فیلمی بەڵگەیی سرودی ژێردار بەڕۆکان فیلمێکی بەڵگەییە لە دەرهێنانی هەڵگور سەلاح و سیناروی ئیدریس عەبدیە. پامنێرمان ڕێژنە ڕزگار دیمانەیەکی ساز کردو بۆمان، فەرمووی با پێکەوە ببینین. 3 2 1 Action! سرودی ژێردار بەڕۆکان یەکێکە لە ئەزمونە تازەکانم لە دروستکردنی فیلمە. هەڵبەدەم فیلمە ئەزمونێکی نوێیە و بە هەمان شێوە ئەزمونێکی جیاوازمە لە کارکردنم لە سینەما. سرودی ژێردار بەڕۆکان چیرۆکێکی پڕ لە نهێنی پیاوێکە کە ئەتوانم بڵێم لە سەرەتای شۆڕشی کوردەوە لە سەدەی ڕابردوو هەتاوەکو ئێستا بە شێوازێکی زۆر جوان بە کۆمەڵە چەرمەسەری و دەردەسەری ژیانی خۆی هێناوە تا ئێستا. هەڵبەدەم کارکتەرە وەکو کە باوکی خۆمە وەکو باوک کارم لەسەر نەکردووە، وەک کارکتەرێک ئیشم لەسەر کردو کە خۆی خاوەنی چەنەها چیرۆشی گەورەیە، کە خۆی خاوەنی چەنەها ڕوودا و ناڕەحەتی و دەردەسەری و ئاوارەیی و نەفیبوون و هەموو ئەم ناڕەحەتیانە کۆکەرەوە لە چوارچێوەی فیلمێکی دۆکۆمنتەریە فیلمەکەم دروست کردووە. سرودی ژێردار بەڕۆکان لەگەڵ کۆمەڵێک هاوڕێم بیرمان لەوە کردەوە کە ئیشی لەسەر بکەین. بەڕاستی هاوڕێی ئازیزم کاک ئیدریس عەبدی بە سوپاسەوە دەستی بردبوون و سینی سیناروی فیلمەکە کە ئەتوانم بڵێم بە شێوازێکی بە سوودوەرگرتن لە سینەمایەکی مینیمالیزمی و ڕیالیزمی و شاعیرانە کە سینەمایەکی شاعیرانەیە بە کۆی گشتی ئەم فیلمە کارمان تێدا کردووە. بە هەمان شێوە بیرۆکەی کارەکە، بیرۆکەی فیلمەکە زۆر جار ڕەنگە نەتوانێت بیرۆکە هەموو شتەکان بگەێنێت، بەڵام فۆرمی ئیشەکە، فۆرمی شێوازی ئیشکردنەکە ڕەنگە زیاتر مانەوە ببەخشێ بە فیلمەکە، زیاتر خۆی بهێڵێتەوە، فۆرمی ئەم ئیشکردنە فیلمەکە خۆی هێڵێتەوە. بە هەمان شێوە فیلمەکە لە مانگی دەی ساڵی پار کاری وێنەگرتنمان بۆ ئەنجاممە. لۆکیشنی فیلمەکە بە کۆی گشتی هەمووی لە شارباژێر وێنەگیراوە، هەندێکشی لە ناو کارگەی جگەری سلێمانیا کە وەکو لۆکیشنێک بەکارمان هێناوە کە گزارش دەکات لە دایرەی ئەمنی جنوب بە حکمیەوەی کە ئەم کارکتەرە لە حقیقەتە کە نەفیکراوە بۆ جنوب لەسەر شۆڕش و مەسلەی نەتەوەیی و کاری حیزبایەتی و کوردایەتی کە نەفیکراوە بۆ جنوب لێ گیراوە. سرودی ژێردار بەڕۆکان هەم سوودوەرگرتنە بەڕاستی لە ناو چیرۆک، ئەو چیرۆکەی کە تایەتی لە ناو فیلمەکەیە، ناوەکە شەر بە هەمان شێوە وەرمانگرتەوە بۆ لەبەرەوەی کە کۆمەڵێک ئەحداس هەبووە لە جنوب کاتی خۆی کە ئەم کارکتەرە کە باوکی منە نەفیەکرێ بۆ ئەوێ تەعزیبیان بە شێوازێکی زۆر قورسیان، یعنی داری وشک ئەهێنن ئەیچێنن، داری وشک کە زەحمەتە دیسانەوە سەوز ببێتەوە، ئەوان بە درێژی 2 کیلۆمەتر بەتەنەکە ئاویان پێهێن خەنە ژێر ئەم دارە وشکەوە بێ سەوزیکەنەوە، ئەنی ئیجباریان نەکەن بۆی کە ئەم دارە سەوزکەنەوە. ئەمە جۆرێکە لەو تەعزیبە نەفسی و ڕۆحی کە بۆ هەموو بەر زۆربەی زۆری شۆڕژگەڕەکانی ئەم وڵاتە کەوتووە. ئەم ئیشکردن، ئەم جۆرە ئیشکردنە بەڕاستی ئێمە کورت وەک نەتەوە وەکو سینەماش پێویستمان پێێتی بەوەی کە جۆرێکە لە ئەرشیفی نەتەوەیی کە ئەم ئەرشیفە نەتەوەییە دەبێت پارێزرێت. ئەم فیلمە ئێستا لە قۆناغی پۆستایە، دوا قۆناغەکانی تەواوبوونی فیلمەکەیە کە تەنیا نەرێشنەکە ماوە بچێتە سەر وێنەکان، هەموو وێنەکان تەواو بووە، ئیشی مۆنتاژ و هەموو دەنگ و ڕەنگ و هەموو شتەکانی تەواو بووە. هەڵبەت ئەتوانم بڵێم کە کۆی گشتی فیلمەکە بە 36 دقە دەرچووە، توانم بڵێم نایبنین فیلمێکی درێژی دۆکۆمنتەری. کاتی نمایشی فیلمەکەش بە هەمان شێوە ڕەنگە ئەتوانم بڵێم لە چەند مانگی ئایندە لە یەکێک لە سینەماکانی
کوردستان لە سلێمانی و لە هەولێر وش و نیازی ئەوم هەیە کە بەڕاستی لە دهۆکی شەرنمایشی بکەم و پاشان تەوزیعی بکەم بۆ هەموو فستیڤالەکانی نێودەوڵەتیەکان لە جیهانە.